ئێمە سوورین لەسەر ئەنجامدانی خۆپشاندان. ژمارەیەک لە مامۆستایان و فەرمانبەران ئەمڕۆ هاتوونەتە باخی گشتی و ناڕەزایەتی دەردەبڕن بەرامبەر ئەو بڕیارەی دوێنێ لەلایەن لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانیەوە بۆ ڕێگەنەدان بە خۆپشاندانی ڕۆژی پێنجشەممە دەری دەبڕن کە ئەوان لێرن دەیانوێت ئەو خۆپشاندانە بکرێت کە داوای موچەی تیادا دەکەن. نەچمە لای خاتونور کە فەرمانبەری ناڕازی سڵاو لێبێ، داواکاریەکەی ئێوە چییە؟ ئەتانوێت چیتان بۆ بکرێت؟ بسم الله الرحمن الرحیم. داوای ئێمەیە ئەوە مشکلەی موچە کە چەند ساڵە بەردەوامە حل بکرێت. ئەوە جەوهەری داواکاری ئێمە لەگەڵ ئەوە ڕەتکردنەوەی هەژماری من، لەگەڵ ئەوە گرانکردنی نرخی کارابا، یعنی هەندێک کۆمەڵێک داواکاری هەمووی کۆبۆتەوە لە یەک کاتەوە لە یەک ساتە با بڵێن. دەبێت بۆ بڕیاری کە دوێنێ لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی دەریکە کە ڕێگەی بە خۆپشاندانەکە نەدا، ئێوە هەڵوێستان چێ بێ؟ ئێمە سوورین لەسەر ئەنجامدانی خۆپشاندان، چونکە ئێمە خۆپشاندان کە ئێمە ئەمانەوە بیکەن خۆپشاندانێکی سلمی و مەدەنی بە هیچ شێوەیەک تەئثیر ناکە بە شێوەیەکی نەگەتیڤ لەسەر ئەمنیەتی شاری سلێمانی. و داوا ئەکەم بە تایبەتی لە دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر بێتە بەرەی خەڵق بەڕاستی، چونکە جەنابیان وەک سەرۆکی ئەو لەژنەیە وتوویەتی من لەگەڵ مافەرەواکانی خەڵقی هەرێمی کوردستان، بەڵام ئێستا کاتەکە گونجاو نییە. حاڵەتی خێزانی کوردی لە دارۆخانە، یعنی نازانم کەی کاتەکە لەوە زیاتر گونجاوە بێ، یعنی هی ئەوە نییە چاوەڕێ بکەین زیاتر مەبەستم وەڵا. تا ئێستا چەند مامۆستا دەستگیر کراوە؟ بە پێ زانیاریەکانی ئێمە لە بینی 5 تا 6 مامۆستا لە ڕێگا بوون بۆ هاتنەوە بۆ ئێرە بۆ خوێندنەوەی بەیاننامەکە کە تەئکید دەکەن بەیانی خۆپشاندانەکرێت، بەڵام بەداخەوە ئەوەمان بیست کە ڕفێنران لە لای بارەگای ڕەوتی هەڵوێستی نیشتیمانی. شەوی ڕابردووش دوو کەسی دیکە دەستگیر کراون. ئەوە کە ڕەفیقەکانی خۆمان و لەو گرۆپە کە خەڵقی ناڕازی لەگەڵ مامۆستایان و فەرمانەکە ئێمە ئیعلامان کردووە کە بەیانی بەتەمای خۆپشاندان بکەین، ئەو جەماعەتی ئێمە ئەم بەیانیە ڕفێنراون پێش بێن بۆ ئێرە. ئێوە سبەینێ ئەچنە لە شوێنی خۆپشاندانەکە؟ والله من بەش بە حاڵی خۆم ئێمە سوورین لەسەر ئەنجام، طبعاً ئەبێ ڕاوێژکاری بکەین لەگەڵ ڕەفیقەکانمان. ئەگینا تا ئێرە بەڵێ ئێمە تا ئێستا تا ئەو کاتە هاتنەوە بۆ ئێرە بەڵێ سوورین لەسەر ئەنجامدانی خۆپشاندانەکە بەڵێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمان ژمارەیەک لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازین کە باس دەوە دەکەن کە ئەیانەوێت بۆ ڕۆژی پێشەوە تا سبەینێ خۆپشاندانەکە بە ئەنجام بگەێنن، هەرچەندە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانیش کە بڵاوی کردو دوێنێ کە ڕێگە بۆ خۆپشاندانە نادێت لەبەرەوەی کە کاتەکەی لەبار نییە، بۆی ئەمان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە دەیانوێت ڕاوێژ بکەن و دەیانەوێت ئەو خۆپشاندانە بە ئەنجام بگەێنن.